بینەرانی خۆشەویست کە خۆشحاڵین لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی پرسیاریدا لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستە پێ بگەینەوە بە ئومێدی ئەوەی بەرگەی بەرنامەکان جێگەی ڕەزامەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بێن. سەرەتا بڕگەی یەکەمی باز لە دەرمانشاندن دەرمانکردنی گەنمەکەین یا بەگشتی بڵێن باز لە قەلاچۆکردنی ئافاتەکانی یا دەردەکانی گەنمەکەین ئەگەر مێروی بێ یا ئەگەر گیای بێ بەس لێرە ئێستا تەنها مەبەستمان زیاتر لێرە قەلاچۆکردنی گیاکانە گیای گەڵاپان و گیای گەڵاباری دیارە بەگشتی دەرمانەکان ئەگرێن لە ڕووی پێکاتەوە لە ڕووی کاریگەریەوە دەرمانی گەڵاپانمان هەیە و دەرمانی گەڵاباریکمان هەیە. دەرمانی گەڵاپانەکان ئەوانەیە کە ئەو گیانەی کە گەڵاکانیان پانە ئەمانە ئەو کوژێ باریکەکانیش تایبەتمەندین بە گەڵا باریکەکانەوە وەکو گەنم و ئەوانم. اینجا ئەم کاکەی کە لێرە ئەم دەرمانەی ئێستا بەکارهێناوە بەکارهێنێ پێشتر دەرمانی گەڵاپانی بەکارهێناوە بۆەوەی ئەگەر ئێستا لە کێڵگەکە سیر بکەین سێرەکەین گەڵاپانەکان هەمویان تقریباً وەکو تیاچون گەڵاپانەکان بەڵام ئێستا دەرمانی قەلاسەکە چونکە قەلاس خۆی لە تەبیعەتە ئەویش گیایەکی گەڵاباریکە وەکو شێوەی گەنم وایە لەبەرەوە ئەبێ دەرمانێکی تایبەتمەندی بۆ بەکارێنین. زیاتر ئەو دەرمانانەش کە بەکار ئێهێنران لەوە پێش دەرمانی گەڵاپانەکان تووفۆردیمان هەبوو گرانستارمان هەبوو لۆگرانمان هەبوو بەڵام هی گەڵاباریکەکان ئەو دەرمانانێک گراسپ فیوزیلایتە کلادینۆفۆپە لەگەڵ تۆپیک یا تۆپاک یا سۆپەرتۆپیک ئەمانە دەرمانی گەڵاباریکن تایبەتی بەو گیانەی کە گەڵاکان باریکە تەمان بۆی ئەم گیانەش لێک جیا بکەینەوە بزانین کامیان گەڵاباریکە یا کامیان گەڵاپانە ئەمە بە تەبیعەت لە شێوازی گەڵاکە ئەزانی کامە گەڵاباریکە یا گەڵاپانە بەڵام لە تۆوەکەشە هەر پێی ئەزانی چونکە گەڵاباریکەکان ئەکسەری تۆوەکانیان یەکلپن تۆوەکە یەکلپە بەڵام گەڵاپانەکان دوولپن دوای ئەوە لە گەڵاکانیشیا هەر ئەیزانی گەڵاکە لە گەڵاپانەکە دەمارێکی ناوەڕاستی هەیە لە دەمارە ناوەڕاستەکانەوە گەڵاکە لە دەمارە ناوەڕاستەکانەوە وەکو ئەم گەڵایە کێسە ئەیبینین دەماری کەی لێ ئەبێتەوە ئەمانە موازین بە یەکتری بەڵام ستونن لەسەر بڵێن دەمارە سەرەکیەکە بەڵام گەڵاباریکەکان بە پێچاوانەوە مەسەن ئەمە گەڵاباریکێکە دەمارەکە لە خوارەوە بۆ سەرەوە ڕۆیشتووە ئەمە بەدەر لەوەی هەندێک صفاتی تایبەتمەندی تریشیان هەیە لە قەدەکانە لە ڕێگەکانە مەسە بۆ نمونە هی گەڵاپانەکان زیاتر مێخین بەڵام هی گەڵا باریکەکان زیاتر ڕیشاڵین تایبەتمەندی تریشیان هەیە لێکیان جیا کاتەوە. ماوەتەوە سەر ئەوەی کە باسی ئەوە بکەین شێوازی کاریگەری ئەم دەرمانە چۆنە لەسەر ڕۆکەکان ئەم دەرمانە کە کاریگەری ئەکاتە سەرڕۆکان زۆر جار کاریگەریەکە لەسەر ڕێگەکەیەتی وای لێ ئەکا نایەڵێ خۆراک هەڵمژێ گیاکە و شکەکە یا سیرەکەی کاریگەریە کاتە سەر دارک و نیانەکە ئەو دوو پێکاتەیەن کە لە ناو ڕۆکە هەن یەکێکیان خۆراک لەسەرەوە یێنێ بۆ خوارەوەیکیان خۆراک لە خوارەوە ئەبا بۆ سەرەوە ئەو دارکوونیانە لە کار ئەخات ڕۆکەکە وشکە بێ یا کاریگەری هەیە بۆ سەر کردداری ڕۆشنە پێکاتن کە خۆراک دروستەکە نایەڵێ کردارەکە ئەنجام با ڕۆکەکە ئەکوژێ بەدەر لەوەی هەندێکی تریان شێوازی بەرکەوتنەکان مەسن بۆ نمونە بڕی ئەو دەرمانەی کە ئەکەوێتە سەر گەڵاپانەکە زۆرترە وەکو ئەوەی کە ئەکەوێتە سەر گەڵا باریکەکە لەو وەختا گەڵا باریکەکە ناکوژێ گەڵاپانەکە ئەکوژێ یا کاریگەری کاتە سەر ترشە ناوەکیەکانی وەکو RNA و DNA ئەمە نایەڵێ ڕۆکەکە گەشەیەکی سروشتی بکە یا کردارێک هەیە لە ڕۆکە کە ڕوو ئەدا پێ ئەوترێ ئەدینۆسین ترایفۆسفێتی پێوترێ ئەمە خۆراک و پرۆتینات و کاربۆهیدرات و ئەوانە دروستەکە ئەو کردارە مسستەکات و وای لێ ئەکا ڕۆکەکە لە گەشە ئەوەستێنێ ئەمە سەبارەت بە دەرمانکردنی هینەکان عادەتەن ئەبێ ئێمە یەکێ لەو شتانەی کە
پابند بین پێوەی بۆ دەرمانکردن بڕ و ڕێژەی ئەو دەرمانەی کە دیاری کراوە چونکە عادەتەن دەرمانکردن بڵێن دەرمان مادەیەکی کیمیاویە ئەم مادە کیمیاویە کارلێگەکەن لەگەڵ یەکتریا کارلێککردنەکەشیان جاری وایە لە کارلێکردنەکە کاریگەریەکەی زیادەکە جاری وایە کاریگەریەکەی کە مکاتەوە لەبەرەوە ئەبێ پابند بین بە بڕی دەرمانەکەش و بە کاتی دەرمانکردنەکەش چونکە گیاکان زۆربەیەکیان لە تەمەنێکە هەستیارن بەرامبەر بە دەرمان ئەگەر لەو تەمەنا تۆنێکەی لەوانەیە پێچەوانە بێتەوە ئەو گیایی کە تۆ مەبەستە ئەو هەستیارتر بێ لەویتر ئەوەی تۆ بکوژێ ئەوی تر نەکوژێ کەواتە پابند بوون بە بڕی دەرمانەکە و بە کاتی دەرمانەکە یەکێک لەو مەرجانەی کە پابند بین پێوەی. تەمەەن دەرمان وەشێنەکان ئەوەی کە ئێستا ئەم کاکەیە بەکارێنێ عادەتەن ئەم دەرمان وەشێنانە کە ئەو ڕوبەرەی دەرمانی پێەکە بە پانی هەیەە 8 مەترە هەشیانە 12 مەترە هەشیانە زیاتر لەو ڕوبەرەوە دوای ئەوە ڕێژەی ئەو دەرمانەی کە ئەکەوێتە خوارەوە بە گوێرەی ئەو نۆزڵەی کە دایناوە بڵێن ئەو نۆزڵی کە دایناوە جیاوازی هەیە کەم و زۆری هەیە دەرمانەکان ئەم مزەخانش کە بەکارێنێ یا ئەم تەنکیانە کە بەکارێنێ 400 لیتریە و لەگەڵ 600 لیتریشیان هەیە ئەمە بەدەر لە کۆڵە پشت بەدەر لە کۆڵە پشت ئێستا 400 لیتریەکان باشترە بۆچی لەبەرەوەی 600 لیتریەکان قورسە ئەگەر تراکتۆرێکی دەبڵ نەبێ پێشی تراکتۆرەکە هەڵەسێنێ ئێستا زیاتر جوتیارەکان ئەم 400 لیتریە بەکارێنن دوای ئەوە لە کاتی گەڕانمان بەناو کێڵگەکە کونە مشکمان بینی لە تەمەەن مشکیش یەکێکە لەو ئافاتانەی کە لە ناو گەنما هەیە لە قرتێنەرەکانە زیاتر ئەو شوێنانە کە تووشی ئەبێ گەنمەکە لە سەرتاوە ئەقرتێنێ وای لێ ئەکا جاری وا هەیە یا هەر لە ناوی ئەبا یا تەخیریەکە گەنمەکە خراپەکە تەمەەن بۆ ئەمەش بۆ مەسلەی قەلاچۆکردنی مشکەکان پێویستە ئەو کاکی جوتیارە ڕۆژێک پێشەوە بچێتە ناو کێڵگەکەیەوە کونە مشکەکان هەمووی بشێلێ کە هەمووی شێلا بۆ بەیانی کە هاتەوە سەیری کرد کامەیان کراوەیە دەرمان بۆ ئەوە بەکاربێنێ دەرمان بەکارهێنان بۆ مشکیش عادەتەن فۆسفیتی زنگمان هەیە ئەیکەن بەگەنمەوە ئەمە بە کەوچکێک ئەیخیتە ناو کونەکانەوە نابێت تۆ بچی بیپڕژێنی بە ناو گەنمەکە چونکە لە ڕاستیا ئەگەر بڵاو کردەوە بە ناو گەنمەکە لەوانەیە تەیر و تویر و باڵندە و چۆلە کەوشتیوە بیخوا لە ناوی بەرێ بەڵام تۆ ئەگەر بە کەوچکێک کردە ناو کونەکانەوە ئەوسا فقط مشکەکان قەلاچۆ ئەکات. لە کاتی دەرمانکردنی بژارەکە چاومان بە چەند برادێکی فەلاح کەوت کە باسییان لەوە کرد گوایە کە سوون دابەزیوە خۆی فعلن لەوە پێ ئەچێ ئێستا کاتی دابەزینی سوونیشە چونکە لە ڕۆژانی لە کۆتایی زستانە و پێش ئەوەی کە بەهار بێت سوونەکە لە ناوچە کوێستانیەکانەوە ئەبەزێتە ناو کێڵکە گەرمیەکانەوە بۆ ئەوەی پێش ئەوەی کە باسی قەلاچۆکردنی سوون بکەین باشتر وایە باسێکی مێرووی سوون بەگشتی بکەین کە یەکێکە لەو مێروانەی ساڵانە زیانێکی زۆر بە جوتیاران ئەگەیەنێ لە ڕێی دەمیەوە کە دەمی بەشی کونکەری مژۆکە مادەیەکی پرۆتینی لە ناو گەنما هەیە ئەو مادە پرۆتینیە کە پێزا بە گەنم گلوتینی پێوترێ ئەمە ئەمژێت و گەنمەکە بێ پێزەکە جا ئەم سوونە لە کۆتایی مانگی شەشە لە کۆتایی مانگی شەشە کاتێک کە ئەبێ بە سوونێکی تەواو مادەیەک دەرەکا پێوترێ فۆرمۆن کە ئەمە دەری کرد ئەم مادەیە ئاماژەکردنە بە کۆچکردنی لە کێڵگە گەرمەکانەوە ئەچێتەوە بۆ ناوچە کوێستانیەکان بۆ شوێنە زۆر بەرزەکان بە تایبەتی ئەو شوێنانەی کە نزیکەی 1500 متر لە ئاستی دەریاوە بەرزە لەوێ ئەمێنێتەوە ئەچێتە سووری متبوونی هاوینەوە هەتاکو نزیکەی مانگی
کۆتاییدا و سەرەتای مانگی 11 یا لە مانگیدا ئەبەزێت بۆ شوێنێکی نزمتر بۆ قەتپاڵەکان تقریبان 1000 تا 1200 مترێک بەرز لە ئاستی دریاوە لەوێ ئەمێنێتەوە ئەچێتە سووڕی متبوونی زستانەوە کەواتە دوو سووڕی متبوونی هەیە سوورێکی متبوونی هاوینە لەگەڵ سوورێکی متبوونی زستانە لەوێ ئەمێنێتەوە هەتاکو بڵێن لە مانگی دووە یا کۆتایی مانگی دوو سەرەتای مانگی سێ لەو وەختانە جارێکی کە لە منتەقە کوێستانیەکانەوە کۆچ ئەکاتەوە یەتەوە بۆ ناو کێڵگە گەنمەکان کە هاتەوە بۆ ناو کێڵگە گەنمەکان لێرا تەمعەن مێروویەکی تەواوە نێرە و مێکەیەتی ئەوسا دەزەکا بە مژینی ئاوگی گەڵا و قەدی گەڵاکان وای لێ ئەکا زەردیەکە کە ئەمەش لە وەختێکە گەنمەکە گوڵ ئەکا تۆ هەستی پێ ئەەکەی سێر ئەەکەی کە ئەچی بەناو گەنمەکە گوڵی سپی بووی تایە کە ئەمە فەلاح خۆی پیک بڕێ پێ ئەڵێ چونکە ئەمە سوونەکە چزوەکەی چەقانوەتە ناو قەدی گەنمەکەەوە ئاوگەکەی مژیوە لێاوشی کردووە گوڵەکە بە شێوەیەکی سپیڕەنگ و بە پوچ دەرەچێ و بە ئاسانی هەستی پێەکەی تەمەەن دوای ئەوەی کەماوەیەک لە ناو گەنمەکە ئەبێتەوە نێرەومەیەەکە جوود دەبێ نێرەومەیەەکەی جوود ئەبێ کە جوود بوو ئەو نێرەومەیە لە ناو ئەچن ئەو ساگەرادا ئەنێ نزیکەی 1500 تا 200 نزیکەی ببوورە 150 تا 200 گەرادا ئەنێ کە ئەمە بە شێوەی کۆمەڵ هەر کۆمەڵی نزیکەی 14 مجموعەیە کە سێرەکەی لەسەر بەردێک لەسەر گیایەکی گەڵاپان لە تەنشت کەسەکە خۆڵێکەوە یا لەسەر گەڵایەکی گەلم دایەنێ ئەمە تقریبان ماوەیەکی پێ ئەچێت تقریبان 2 هەفتەیە کەمتر زیاتر بە گوێرەی کەشوهەواکە تا ئەبێ بەگەرا کە گەراکە هەڵات بە 5 قۆناغاتێ ئەپەڕێ قۆناغی یەکەم و دووهەم و سێهەم و چوارەم و پێنجەم تەمان لەم قۆناغا بەڕاستی زەرێکی زۆر بە تایبەتی لە دوای قۆناغی دووهەمەوە ئەتر دەزەکات دیسان ئەویش سەر ئەکەوێت دەزەکات بەمژینی گەنم بە تایبەتی لەو وەختا گەنمەکە بە شێوەی شیرە لە شێوەی شیلایە ئەو مادە پرۆتینەی کەتیایەتی ئەیمژێت وای لێ ئەکا گەنمەکە بێ پێزەکا و گەنمەکە وای لێ ئەکا لە وەرگرتنیشە کە فەحسی یەکەن ئەگەر ڕێژەی سەی دوانزە یا کەمتر زیاتر ئەوەنە سوناوی بوو بێ کە هەستی پێ ئەەکەن لە ڕێگەی شوێنی چزووی سوونەکەەوە گەنمەکە ڕەفزەکرێ وەرناگیرێ کە ئەمەش لە کۆتاییدا بە زەرەری جوتیارەکە کۆتایی ئیت سەبارەت تەمان بە قەلاچۆکردنەکەی تۆ ئەتوانی بە لە دووسێ مەرحەلا قەلاشۆی بکەیت ئەتوانی لە ناوچە کوێستانەکان دەرمانی بکەیت پێشەوەی کەدا بەزێ کەشوێکی بۆ بکەیت بزانی لە شوێنێکەیە لەوێ دەرمانی بکەیت کەدا بەسیە ناو کێڵگە گەنمەکانەوە بچی لەوێ کەشوی بۆ بکەیت و پێش جوودبوونەکە پێش ئەوەی جوود بێت چونکە کە جوود بوو گەرای دانا ئەو خۆی بە تەبیعەت دەمرێت بەڵام ئەبێت تۆ پێش ئەوەی کە جوود بێ دەرمانی بکەیت مەرحەلەی سێهەمیش کاتێک کە گەراکە هەڵێت لە وەختەشا بە هەمان شێوە ئەتوانی دەرمانی بکەیت. طبعا دیارە بژار لە ناو کێڵگەی گەنمە لەبەر ئەوەی کە کێبرکەی خۆراکی لەگەڵەکە کێبرکەی تیشکی ڕۆژی لەگەڵەکە بڵێن زەرەری زۆربەی ئەو خۆراکەی کە لە ناو ئەرزەکایە لەبەرەوەی گیاکە مقاومە یا مەناعەت یا ئەمانەی زۆرتری هەیە لە سروش ئەو بەقووەترە لە سروشتا ئەو بەقووەترە بە تەبیعەت بۆ ئەوەی کە کێبرکەی ئەم خۆراک و ئەم تیشکی ڕۆژ و ئەمانەی لێکم لابەرین ئەم بژارکردنە ئەەکەین. بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرگەی یەکەمی بەرنامەکە کە تایبەت بوو بە قەلاچۆکردنی بژاری گەڵاپان و گەڵاباریک لەگەڵ ئاماژەکردن بە هەندێ ئافاتی تری گەنم وەکو قرتێنەرەکان مشک لەگەڵ مێرووی سوونە پاش ناوبڕێک و بڕگەی دووهەمی بەرنامەکەتان پێشکەشەکەین.
بەڕێزان لە بڕگەی دووەمی بەرنمەکە بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەینەوە لە بڕگەی دووەمە باز لە چاندنی نەمام و قەڵەمەکەین. دیارە ئێستا وەرزی چاندنی نەمام و قەڵەمی داری میوەکانە کە بەشێکی زۆر لە براجووتیارەکان گرنگێکی زۆریان پێداوە. دیارە پرۆژەی ناشتنی باخ پرۆژەیەکە کە تۆ خەرجێکی زۆری تیا ئەەکەیت، کە تۆ کاتێکی زۆری لەگەڵ بەسەرە بەی نزیکەی ماوەی 14 ساڵ لەبەرەوە پێویستە لە سەرەتاوە تۆ بیر لەوە بکەیتەوە بزانی ئەو نەمامانەی کە تۆ هەڵت بژاردووە ئایا لەگەڵ کەش و هەوای منتیقەکە لەگەڵ خاکی ناوچەکە ئەگونجێ یانە، بۆ ئەوەی دوای ئەو 4 ساڵە تۆ ڕەنجەکەت بەزایە نەچێ. جا ئێمە دوای ئەوەی کە بیرمان لەوە کردەوە ئەبێ بین ئەرزەکە ئامادەکاریەکی بۆ بکەین، ئامادەکاریەکی بۆ بکەین، ئەرزەکە خەتخەتەکەیت پاش گێڵان. دوای ئەوە شوێنی چاندنی نەمامەکان یا قەڵەمەکان بە گوێرەی قەبارەی درەختەکان دیاری ئەەکەی. تەمان باشتر وایە ئەو باغانەی کە تۆ ئەینێژیت زیاتر لە جۆرێک میوەی تیابێ، یعنی تێکەڵ نەبێ. ئەو پەرەکەی ئەگەر دوو جۆر میوەی تیابێ، دوو جۆرەکەش باشتر وایە قەبارەکەیان لە یەکەوە وەک یەک بێ یا لە یەکەوە نزیک بێ، نەگێکێکیان داری گوێز بێ یا داری تو بێ، ئەوی تریان بۆ نمونە دارێکی قۆخ بێ یا قەیسی بێ یا هەنار بێ. باشتر وایە یا یەک جۆر بێ یا دوو جۆر بێ، ئەویش قەبارەیان وەکو یەک بێ. ڕێعایەتکردنی دووری نێوان دارەکان و نێوان خەتەکان تەمان ئەمە شتێکی ئەساسیە، هەرچەند لە سەرەتاوە تۆ بە مەسافەیەکی دووری ئەزانی، بەڵام دوایی کە درەختەکە گەورە ئەبێت ئەو کاتە ئەزانی کە ڕێعایەتکردنی دووری نێوان دارەکان چەند باشە. تەبعاً تۆ کە دارەکان ئەچێنی یا قەڵەمە یا نەمامە، قەڵەمێک کە هەڵی ئەبژێری چۆن بێ قەڵەمەکە باشترە. یەکەم ئەستوری ئەو قەڵەمە ئەبێ ئەو قەڵەمەدارە ئەبێ دوو ئەوەنە یا سێ ئەوەنەی قەڵەمێکی ڕەساس بێ لە ئەستوریا، زۆر ئەستور نەبێ و زۆریش باریک نەبێ. دووەم ڕەنگەکەی مەیلە و قاوەیی بوو بێ، ینی ساڵێک بەسەر تەمەنیا تێپەڕی بێ. سێهەمیش بڵێن ژمارەی گۆبکەکانی کە پێوێتی 5-6 گۆبکەی پێوە بێ، لەگەڵ درێژیەکەی نزیکەی 40 سانتیمەتر درێژ بێ، مەسافەی بینی گۆبکەکانیش هەتاکو نزیک بێ باشترە. قەڵەمەکەش کاتێک کە ئیبڕی لەسەرەوە بە شێوەی لاری ئەیبڕی، بەس لە خواریشەوە ئەگەر قەڵەمەکە ڕێک بێ ئەوە هیچ عیبی نییە، بەس گرنگەوەی لەسەرەوە لار بێ بۆ ئەوی ئاوی پێوە نەوەستێتەوە. بەڵام کاتێک کە نەمام هەڵ ئەبژێری نەمامەکان، تەمان نەمامەکان یەکەم ئەبێ نەمامێکی ڕێک بێ، خوار و خێج نەبێ. دووهەم نەمامێک بێت تۆ لە شوێنێکی باوەڕ پێکراوەوە دەستکەوت بێ. سێهەم ئەو نەمامە چاک پشکنینێکی بۆ بکەی بزانی نەمامەکە هیچ کاریگەریەکی نەخۆشی برینێکی یا شوێنێکی پێوە نییە، یەک وەچی بێ ڕێک چوو بێ بۆ سەرەوە. دوای ئەوە ڕێگەکانی لە خوارەوە هەتاکو بگرێ کۆمەڵەیەک ڕێگی باشی پێوە بێ ڕێگەکانی، ئەگەر ڕێگی شکاو و یا زیادەی پێوە بوو بە مەقەستێک ئەو ڕێگانە ببڕی. اینجا دوای ئەوە یەیتە سەر ئەوەی کە بیر لە چاڵەکە کە هەڵی ئەەکەنی چۆن بێ چاڵەکە. بەڵام بەنسبەتی قەڵەمی مێوەوە، قەڵەمی مێو عادەتەن خەڵفێکی 1 ساڵەیە لەسەر لەگەڵ خەڵفێکی 2 ساڵە بە هەمان شێوەی برین و گۆبکە و بڵێن درێژی قەڵەمەکە. لە دانانی باخەکە ئێمە پێشتر باسمان لەوە کرد، وتمان ئەم باخە لە سەرەتاوە تۆ ئەبێ ئامادەکاریەکی نەمامەکان بکەی، بزانی نەمامەکان لەگەڵ کام کەشوهەوا و لەگەڵ کام خاکە ئەگونجێ، لەگەڵ هەڵبژاردننی ئەرزەکە. دوای ئەوە اینجا نەمامەکان تۆ ئەینێژی مشەخەساتی قەڵەمەکە
یان نەمامەکە دیاری کرد ئەینێژی و دوای ئەوە ئەبێ بە باخێکی تەواو و باخەکە کە تۆ چۆن خزمەتیەکەی تەمان وتمان باشتر وایە باخ تۆ لە یەک جۆر درەخت هەڵی بژێری ئەو پەرەکەی ئەگەر دوو جۆر بێ ئەو درەختانش کە تۆ هەڵی ئەبژێری باشتر وایە قەبارەی درەختەکان لە یەک حەجما بێ قەبارەکەیان نەک درەختێکیان گوێز بێ یەکێکیان هەنار بێ چونکە ئەم مەسافەیەکی زۆری ئەوێ بۆ نمونە گوێز 10 مەتری ئەوێ بە دەوری خۆیە بەڵام هەنار ئەوەنەی ناوێ ئەو وەختە گوێزەکە مەسافەیەکی زۆر لەوانەیە دووسێ درەختی هەنار لە سێبەرەکەی خۆیان کە خراپترین شتیش بۆ هەموو درەختێک سێبەرە لە کردداری ڕۆشنەپێکاتنی دوورەخاتەوە بەرە وشکبوونی ئەبات هیچ درەختێک لە سێبەرا پەروەردە نابێ بۆیە باشتر وایە تۆ یا درەختێکی میوە ئەو پەڕەکەی ئەگەر دوان هەڵەبژێری وتمان ئەبێ ڕعایەتی مەسافەی یا دووری بینی خەتەکان و درەختەکان بۆ نمونێ ئێمە ئێستا لەم باخاین دووری بینی هەنارەکان باخەکە باخی هەنارە دووریەکەی 3 متر لە بینی نەکەنە ئەگەر حسابیشی کەی 3 متر تۆزێک کەمتر یا تۆزێ زیاتر لەگەڵ بینی خەتەکان ئەمە خەتێکە ئەمەش خەتێکی ترە ئەمە مەسافەی بینی خەتەکانە ئەویش 3 مترە مەسافەی بینی درەختەکانیش هەر 3 مترە کە بڵێن مەسافەیەکی گونجاوە لەم لاوە مەترونیوێکی بۆ ئەم هەنارە مەترونیوێکیش بۆ هەنارەکەی تەنشتی هەنارەکەی ئەملاش بە هەمان شێوە ئەمە سەبارەت بە خزمەتکردنی باخەکە ئەمە بەدەر لەوەی کە تۆ ئەبێ ساڵانە سەیری باخەکەت پێی بزانی چیتری پێویستە لە ڕووی هەڵپاچینەوە لە ڕووی کێڵانەوە لە ڕووی سەماتکردنەوە ئەو خزمەت گوزاریە نەیتریشی بۆ بکەین. تەمان کە وتمان ئەبێ نەمامەکە کاتێ نەمامەکە بێ یا قەڵەمەکە بێ کاتێکە ئەیچێنی ئەبێ لە سەرتاوە بیر لە قوڕی چاڵەکە بکەینەوە باشتر وایە ئەو چاڵانەی کە هەڵی ئەەکەنی بۆ نەمامەکە نزیکەی 40 سانتیمەترێک یا 50 سانتیمەترێک قوڵ بێ چووکە هاوینی گەرمی بەدواوەیە عادەتەن ناو خۆڵەکە فێنکە و درەنگی ژوشگە بێتەوە اینجا چاڵەکە ئێمە دوای ئەوەی کە قوڵیەکەمان تەواو کرد ئەتیادی تۆ خۆڵەکە یەنیتە دەرەوە لەم لەولا دائێنەی اینجا نەمامەکان ئامادە ئەەکەی نەمامەکە کە ئامادەت کرد ئەبێ نەمامەکە باشتر وایە عادەتەن یەکلق بێ وتمان ئەبێ یەکلق بێ ئەگەر وەکو ئەمە دوان بوو دانەیەکیانی لێ ببڕە بیکەرەوە بە یەکلق لەگەڵ ئەوەی ئەگەر لقی لە خوارەوە لە مەسافەی نزیک ئەرزەکەەوە لقی لێبوو بێتەوە ئەو لقانەی ئەتیادی بە مەقەس بقرتێنە هەتاکو مەسافەیەک اینجا کە نەمامەکە دادنا نەمامەکە باشتر وایە ئەگەر نەمامێک زیاتر لە مەترێک بوو لە بینی 80 سانتیمەتر تا 90 سانتیمەتر ئەبێ نەمامەکە بڕی بەو شێوەیە نەمامەکە کەمکە بۆ ئەوەی زۆر نەجوڵێ هەوا نەیجوڵێنێت و لەوەش بەرزتر نەبێ اینجا لە خواریشەوە ڕێگەکانی باشتر وایە کۆمەڵێک ڕێگی پێوە بێ کۆمەڵە ڕێگی پێوە بێ ئەگەر ڕێگێکی درێژیشی هەبوو یازیە ئەو ڕێگانە ببڕی یا ڕێگی نەخۆش یا ڕێگێکی شکاو یا ڕێگێکی نەخۆش یا ڕێگێکی درێژ ئەوانە ببڕیت و لای بێ و کەمترین هەوڵ بدەیت کەمترین شکستی و بڕینیشی پێوە بێ اینجا نەمامەکە کە دادنا لە ناو چاڵەکە نەمامەکە کە دادنا لە ناو چاڵەکە ئەگەر پەیوەند بوو نەمامەکە تەمان باشتر وایە نەمامێک 2-3 ساڵ تێپەڕ بوو بێ بەسەر پەیوەندکردنەکەیە بۆ ئەوەی تۆزێ بەرز بوو بێتەوە نەمامەکە ئەو شوێنی پەیوەندەکە 20 سانتیمەترێک 20 تا 25 تا 30 سانتیمەتریش لەسەر و ئەرزەوە بێ نێڵی خۆڵ یا ئاودای پۆشێ لەبەرەوەی کە تووشی نەخۆشی کەڕووی نەبی و زۆر جاریش باشتر وایە عادەتەن ڕێگەکە لە دەرمانی جەکەڕوویەک هەڵکێشی بۆ ئەوەی کە تووشی نەخۆشی کەڕووی نەبێ و لەگەڵ پڕکردنەوەی چاڵەکەشە هەندێ سەمادی حەیوانی سوتاوت هەبێ سوتاو مەبەستمان لەوەیە کە کۆن بووێ ڕەش بوو بێتەوە
تۆوی بژاری تیا نەمابێ لەگەڵ خۆڵەکە تێکەی دوایی بێنی خۆڵەکەی بکەیتەوە ناو کە خۆڵەکەت کردەوە ناو ڕێگەکەت داپۆشیەوە بیپەستیتەوە بە قاز یا بە شتێک بۆ ئەوەی باش ڕێگەکەی لەگەڵ خۆڵەکە بچەسپێ. تەمان باشتری وایە کە تۆ ناشت وتمان لەبەرەوەی کە نەجوڵێ نەمامەکە ستونێک شتێکی دارێکی بۆ داکوتی بیبەستیتەوە بە دارەکەەوە بۆ ئەوەی کە مەترسی جوڵانت نەبێ، چونکە وتمان ئەگەر دوای ژیانەوە و ڕێک دەرکردن جوڵا ئەوە حتمما وشگە بێ. اینجا لە ئاودانیشە ئەگەر ئاوەکەت دڵۆپاندن یا شێوازێکی تری ئاودان نەبێ ئاودانی سەرزەوی بێ، ینی بە ئاودانی سەرزەوی بێ باشتر وایە دەوری نەمامەکە ئاوا بکەی بە خۆڵ کە دەوری نەمامەکەت کرد بە خۆڵ مەسافەیەک ئاوەکە بەم دی و بۆ دیوی نەمامەکە بڕوە نێڵی بەر قەدەکەی بکەوێ بەو شێوەیە نێڵی بەر قەدەکەی بکەوێ ئاوەکە بەم دی و بۆ دیوە بڕوە لەوێ شۆ بچێ بۆ نەمامێکی تر ئەم مەسافەیە بە دەماندن ئاو بخوا بە دەمینەوە، ینی نێڵی ئاوەکە بەر ڕێگەکەی بکەوێ بۆ شێوازی ئاودانەکەشی بەم شێوازە. پێشتر باسی چاندنی نەمامان کرد، ئێستا باسی چاندنی قەڵەمی شەکەین. وتمان ئەو قوڵی ئەو چاڵە ئەبێ لە 40 سانتیمەتر کەمتر نەبێ لەبەر فێنکی و لەبەر گەرمای هاوین. ئەو قەڵەمە کە ئامادەمان کرد قەڵەمەکە ئەبێت لە بەشی سەرەوەی بە ئاوا بە خواری ئەیبڕی لە بەشی سەرەوە بەم شێوازە خوار بێ، بەڵام بەشی خوارەوەی ئەگەر ڕێکیش بێ بەو شێوە کێشە نییە، ئەو سادای ئەنەی بەم شێوەیە. تەمان قوڵی چاڵەکەش بۆەوەی ئەتوانی بە شێوازێک تاقیکەیتەوە. ئێستا ئەم قەڵەمە کە ئێمە بڕیمانە نزیکەی 40 سانتیمەتە بەم شێوازە ئەتوانی ئەمە کۆتایین بەم شێوازە ئەتوانی بڵێن پێوانەی چاڵەکە بکەی ئەم سەر و ئەو سەر دارێکدا ئەنەی دوایی لە خوارەوە بە عەمودی قەڵەمەکە یەنیتە سەرەوە بەو شێوەیە قوڵی چاڵەکەت بۆ دەرەکەوێ. تەمان وتمان ئەم قەڵەمە ئەبێ قەڵەمێکی تقریبا ئەستوریەکەی 2 ئەوەنە تا 3 ئەوەنەی قەڵەمێکی ڕەساس بێم نزیکەی 5 تا 6 چاوی پێوە بێ. ئەمە چاوەکانە دیارە، ئەمە چاوەکانە. اینجا تا مەسافەی بینیشیان کەمتر بێ باشترە ئەم چاوانە. ئەو وەختە ئەیکەی بەژێر خۆڵەوە 2 چاوی لە دەرەوە بێ بەسە، 2 چاوی لە دەرەوە بەسە. بە هەمان شێوە خۆڵەکەی ئەملاو ئەولای لەگەڵ پەینە تێکەڵ ئەەکەی تێکەڵ یەکەیت و چاک ئەیپەستیتەوە، بەڵام بە هەمان شێوە ئەمیش دیسان ئەبێ ئاگات لە جوڵان بێ، ئەیپەستیتەوە چاک ئەبێ ئاگات لە جوڵانی قەڵەمەکە بێ دوای ئەوەی کە ڕێک دەرەکە. من بە 3 قەڵەمیژە ئەینێژین ئەڵێن با نەک یەکێکیان نەبێت، دوایی ئەتر خۆت چۆنی پەروەردە ئەەکەی ئەتوانی بەویستی خۆت پەروەردە ئەەکەی 3 قەڵەم لە چاڵێکادا ئەنین بۆی ئەگەر یەکێکیان وشک بوو ئەوانی تریان بمێنێ. بە هەمان شێوە وای لێ ئەەکەی خۆڵەکە بەردەکەیتەوە ئاوەکە بەم دی و بەو دیوە ئاوەکە ئەڕوا بەم شێوەیە بەدەمینەوە ئاوەکە ئەگاتە قەڵەمە هەنارەکە.
یا ئەو قەڵەمەی کە تۆ ئەو درەختانەی کە ئەتەوێ بە قەڵەم بیچێنی. من ئەو پەینەی کە لە بنەوە لەگەڵی دایانەی دوای ئەوە کە ڕەگی دەرکرد بۆ ساڵی ئایندە ئیسفادە لەو پەینە ئەکا. عادەتەن زیاتر نەمام لە سەرەتاوە لە ساڵی سێهەمەوە لە دووە بەولاوە تۆ ئەتوانی پەینی بکەی. پەینی حەیوانیش 2 ساڵ جارێ 3 ساڵ جارێک پەینی بکەی باشە. نزیکەی 5 تەن لە پەینی حەیوانی کە لەوانەیە تراکتۆرە یا گەڵابەیە گەکات بۆ دۆنمێک بڵاوی بکەیتەوە. هەر نەمامێک 2-3 خاکەناز لەو پەینەی بۆ هین بکەیت و دوایی لەگەڵ خۆڵەکە تێکەڵیکەی پەینەکە. زۆر جاریش نەمامەکان چ قەڵەم بێ یا چ ڕەگ بێ هۆرمۆنی تایبەتی هەیە لە ناو هۆرمۆنەکە بە خستیەکی دیاریکراو لەگەڵ فترەیەکی زەمەنی یا لەگەڵ ماوەیەکی دیاریکراوە لە ناو ئەو هۆرمۆنەدایەنەی بۆ ئەوەی توانای دەرکردنی ڕەگی خانەکان زیاد بکە. دوای ئەوەی کە نەمامەکەمان چاند ئەو شتانەی کە هاوکارن بۆ ئەوەی نەمامەکە ڕەگ دەرکات و بەردەوام بێت لە گەشەکردنیە و ئەبێ ڕعایەتی 1-2 خاڵێک هەیە بیکەین. خاڵی یەکەمی بوونی ڕتوبەتە لە دەوروبەری نەمامەکە بە تایبەتی ئەو بەشەی کە لە ناو خۆڵایە ئەبێ هەتاکو ڕەگ دەرەکا و پەیوەندی لە بینی نەمامەکە و لە بینی خۆڵەکە دروستە بێ ئەبێ بەردەوام ئەوە شێدار و ڕتوبەتاوی بێ، بەڵام نەک بە شێوازێکیش کە بیگەنێت تووشی نەخۆشی کە ڕووی بکە بە شێوەیەکی ڕتوبەتاوی و بە شێوەیەکی تر بێڵیتەوە. خاڵێکی تریش بوونی هەوا لە ناو ڕێگەکە. تەمان ئەم پەستانەی ئێمە کە ئەیپەستینەوە بە واتای ئەوە نییە تۆ بڵێن نێڵی ڕێگەکە یا خۆڵەکە هەوای تیا بمێنێ، ئەبێ دائیمەن ڕعایەتی ئەوە بکەی ئەو خۆڵە هەوای تیا بمێنێتەوە، چونکە ئەو بەشەی کە لە ناو خۆڵەکە یا ڕەگی ڕووەک یا ڕەگی ڕووەک پێویستی بە هەناسەدان هەیە. یعنی تۆ نابێ ئەوەندە ئاوی بکەیتە سەر یا ئاوی بی ئەو هەوایی کە لە ناو خۆڵەکایە هەمووی بێتە دەرەوە ڕێگەکە تووشی خەفە بکات و بیخنکێنێن. بۆ ئەوەی کە بەردەوام بێت لە ژیان ئەبێ ئاگاداری هەوای ناو خۆڵەکە بی. دوای ئەوەی وەکو باسمان کرد ئەگەر بکرێ قەڵەمەکە بێ یا نەمامەکە بێ لەگەڵ هۆرمۆنێکی ڕێکدەردانە بە خستیەکی دیاریکە کراو یا لەگەڵ فترەیەکی دیاریکراوە بێڵیتەوە بۆ ئەوەی چاک ڕێک دەربکات. خۆشەویستان، بەم شێوەیە هاتینە کۆتایی بڕگەی ئەم جارەی بەرنامەکەمان. هەتاکو بەرنامەیەکی تر و چاو پێکەوتنێکی تر خواتان لەگەڵ خواحافیزان بێ.